لميداني كردايتي كپایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە گوەردایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە گۆندایە ئێستا ژێمەین دەمانەوێت بە زمانێ گفتوگۆکەین فرمێسکی سەدەیەک ستەم لە چاوی ئێوەدا ڕۆکەین ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دوا ڕۆژ مافی خۆمانە دەکۆچین بکەین بۆ ژیانێکی خۆش ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دوا ڕۆژ مافی خۆمانە دەکۆچین بکەین بۆ ژیانێکی خۆش بکەین بۆ ژیانێکی خۆش لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە گۆندایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە گۆندایە خەونەکانمان لە گۆردایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە گۆردایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە گۆندایە وشەکانمان لە نێو ڕستەی خۆستەکانمان ئاشکرایە یاسایەک چەوسانەوەی میلەتێکی لە ڕەوایە دەبا ساتێک بە فەرهەنگی دڵی گەلدا بچینەوە لە مەیدانی کوردایەتی بیر و ڕاکان چی بکەینەوە دەبا ساتێک بە فەرهەنگی دڵی گەلدا بچینەوە لە مەیدانی کوردایەتی بیر و ڕاکان چی بکەینەوە بیر و ڕاکان چی بکەینەوە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە گۆندایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە گۆندایە خەونەکانمان لە گۆردایە